پێمان بڵێ ئەم هەڵمەتە چەند ڕۆژ بەردەوام دەبێت جیالەوەی کە لە بنکەکان هەڵمەت دەکرێت بۆ منداڵان لە ڕێگای تیمی گەڕۆکیش وابزانم ئەوە هەیە کە وێنێ گۆڕەکان دەگەڕێن و منداڵان دەکوتێت. زۆر سپاس بەیان ئێوەش باش بەڕێبەرات گشتن درستی لێر هەموو ساڵان لە کات و ساتی دیاریکراودا چەندین هەڵمەتی نیشتیمانی ئەنجامدا بۆ کوتانی منداڵان بۆ ئەمە بەستا لەبەر ڤایرۆسی کۆڕۆنە و ئەم پەتایە نەگریسا هەندێک لەو هەڵمەتانە دواخرا بۆ ئەمە بەستا ئەمڕۆکە بڕیاری ئەوە درەکە 11 هەڵمەتێکی نیشتیمانی لە ناو چەقی شار تەنها ناوگەڕەکانی ناوشار ئەنجام درێت بۆ ماوەی 5 ڕۆژ بۆ ئەو منداڵانی کە تەمەنیان نەنێوان 1 ڕۆژ تا 5 ساڵاندا کوترابنیان نەکوترابن بۆ ئەم بەستا بەڕێبەرات تەندروستی هەولێر لە ڕێگەی بەڕێبەرات کاروباری پاراستنی تەندروستی تیمی جێگیری داناوە لە ناو دەزگا تەندروستەکان ئەو بنکە تەندروستانی کە هەڵمەتی نیشتیمانەکە لێ ئەنجام دەدرێت بۆ ئەم بەستە تیمی گەڕۆکیشێ لە ناو شارەکان دەرگا بە دەرگا دەچێت بۆ ئەوەی منداڵەکانیان منداڵی ئەو خانەوادانەکە لە نێوگەڕەکانیان بیان کوتن و داواکارێک لە هاوڵاتیانی خۆشەویست کە هاوکاری تیمەکانی ما بکەن لە دەستگا تەندروستەکان کە سەردانی ماڵەکانیان دەکات بۆ ئەوەی منداڵەکانیان بە پێکوتی فلیزی بکوتی.